إلهام نەزیر. ئەوانەی کە دەیبینن توشبوانی نەخۆشی تالاسیمان کە لە پێناو مانەوەیان لە ژیان و درێژکردنەوەی تەمەنیان بۆ ماوەیەکی کورت سرایان بۆ وەرگرتنی تەنها یەک بوتڵ خوێن گرتووە. ئەوان دەڵێن بەهۆی نەبوونی دەرمان و چارەسەری پێویستەوە ڕۆژانە هەڵگرانی ئەو نەخۆشیە یان گیان لەدەست دەدەن یاخود ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. بۆەوەش کۆمەڵی توشبوانی نەخۆشی تالاسیمە دەڵێن تەنها لە ئەم ساڵ لە شاری هەولێر 15 کەس گیانی لەدەستداوە کە لەو ژمارەیە دوانیان بەهۆی نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکیەوە بووە. ئامارەکانی ئەم ساڵدا بەڕاستی جێگەی دڵخۆشی نەبوو بۆ توشبوانی تالاسیمیا چکە لە ڕووی ئەوەی توشبوانی تالاسیمیامانەوە وەفاتمان بەداخەوە 15 وەفات بووە، کۆی گشتی 731 توشبوومانەیە، ئاوارە 328 توشبوومان هەیە. ئەم هاوڵاتیەش کە باوکی دوو توشبووی نەخۆشی تالاسیمایە دەڵێت لە 3 جۆر دەرمان ئەمڕۆ دوای چاوەڕوانەیەکی زۆر تەنها 1 جۆر دەرمانیان پێداوین، ئەویش تەنها 2 پارچە دەرمان کە بۆ 2 نەخۆش کە تەنها بەشی 2 ڕۆژیان دەکات. ئەوەش ناشارێتەوە ئەو جۆرە دەرمانانە لە بازاڕەکان دەست ناکەوێت و ئەگەر هەپێتش 1 پارچەی بە 200 دۆلارە، ئەوانش موچەکانیان تەنها 90,000 دینارە. بۆیە نەبوونی دەرمان مەترسی خستووەتە سەر ژیانی توشبوانی ئەو نەخۆشیە. ئەم دوو نەخۆشم هەیە، وەکو دەرمانیش پێیان گوتیان دەرمان هاتێ لە سبەینەوە هاتومە سڕم گرتووە 2 پارچە عەبیان دایتە من کە عیلاجی 2 ڕۆژیە، بەخۆی دەبات 4 پاکەتی وەگرم 2 ئەو مەرگرتیە عەب نییە، هیچ دەرمانێک نییە. لە بازار 1 کارتۆنی وا بە 2 وەرەقیە، 2 نەخۆش 4 کارتۆن وەردەگرن، بەچی بیکڕم؟ معاشیان 90,000 چیان لێ بکەم؟ نییە. بە جۆرەی ئامارەکان نزیکەی 3200 توشبووی ئەو نەخۆشیە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە کە ئەمەر ساڵانە پێویستیان بە بودجەیەکی زۆر دەبێت بۆ دابینکردنی دەرمان و پێداویستیەکانیان، بەڵام بەهۆی قەیرانی دارایی هەرێمی کوردستانەوە لە ئێستادا ناتوانرێت بڕی پێویستی دەرمانیان بۆ دابین بکرێت کە ئەمەش مەترسی خستووەتە سەر ژیانی توشبوانی ئەو نەخۆشیە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.